سڵاتان لێ ببینەرانی خۆشەویست بابەتێک هەیە کە ڕەنگە وەکو پێویست باز نەکرابێ ئەویش بریتە لە پەروەردەی تایبەت یاخود ئەو منداڵانە چێن کە پێویستیان بە پەروەردەی تایبەت و بەڕاهێنانی تایبەت بە فێرکردنی تایبەت هەیە کە بەشێ ئاستی زیرەکیان گرفتێکی بێ یاخود هەر گرفتێکی دیکە بێکەوە پێویستە پەروەردەی تایبەتیان بۆ دابێت کرێ بۆ مەبەستی میوانداری بەڕێز دکتۆر خەڵات محەممەدمان کردوە کە پسپۆری نەخۆشیەکانی مناڵانە دکتۆرە بەخێر بێت پێم بڵێ ئەو مناڵانە چێن کە پێویستیان بە پەروەردەی تایبەتە یاخود دایکوباوک چۆن هەست بکات کە ئەم مناڵە گرفتێکی هەیە و بەشێ پێویستی بەو بوارە بێت دکتۆرگیان ئێمە پێش ئەوە چینە سەر ئەو پرسیارە ئەو پرسیارە بکەین کە پەروەردەی تایبەت چییە؟ گرنگی پەروەردەی تایبەت چییە لە ئێستا لە ئاستی جیهانە چەندێک گرنگی بەم بابەتە ئەدرێ پەروەردەی تایبەت شێوازێکی پەروەردەیە بۆ ئەو مناڵانەی کە بە هەر شێوازێک بێت وەکو مناڵی ئاسایی نین لە ڕووی زیرەکیەوە بێ لە ڕووی توانای جەستەیانەوە بێ فەرقیان هەیە لەگەڵ مناڵی تریان لە ڕووی ڕەفتار و قسەکردنیان بێ لە ئاستی جیهانە ئێستا گرنگێکی زۆر بەم بابەتە دێت چکە ڕێژەی ئەم جۆرە مناڵانی کە پێویستیان بە پەروەردەی تایبەت هەیە ڕۆژ بە ڕۆژ بەهۆی گۆڕانی شێوازی ژیان زیابوونی ئەو شتانی کە لە دەوروبەرمانە لەوانەیە زیان بە مێشکی مناڵ بگەێنێ لە سەرەتای دروستبوونیەوە هەتا ڕۆژێک کە ئەچێتە مەکتەب ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیابوون ئەکا لەبەرەوە لە وڵاتانی پێشکەوتووە گرنگێکی تایبەت بەم بابەتە ئەدرێ لە ئێستایا لە وڵاتێکی وەک ئەمریکا زیاد لە سادەی مناڵ سوود لە پۆلەکانی پەروەردەی تایبەت ئەبینن مەش گرنگێکی زۆر گرنگە بۆ تەندروستی کۆمەڵگە لە داهاتووە چکە تۆ ئەم مناڵانە ئەگەر ئیهمال کرێن لە قوتابخانەی ئاسایی وەرنەگیرن و هەر بنێرێنەوە ماڵ لە داهاتووە بۆ کۆمەلگا بن بە کێشە ئەو مناڵانە کێن کە پەروەردەی تایبەت ئەیانگرێتەوە ئەو مناڵانن کە بە ڕێژەیەکی زۆر ئەو مناڵانەی کەم لە کوردی ئەمە پێیان ئەڵێن ماخۆلانیان هەیە کەمی سەرنج و فرەجوڵەییان هەیە ئەوە جۆرێکن لەوانەیە کە پێویستیان پێ هەیە یەکێکی کە لەوانە و مناڵانن کە با بڵێن نیشانەی ئۆتیزمانی هەنە تەشخیص کراون بە نەخۆشی ئۆتیزم یان ئەو مناڵانی کێشەی قسەکردن و ڕەفتاریان هەیە جوڵەی زۆریان هەیە لە پۆل تێکەیەن ئەو جۆرە مناڵانی کە بیرکۆڵن وەکو خۆتە زانی بیرکۆڵی ڕێژەیەکی لە سا هەفتا بۆ هەشتای بیرکۆڵی کەمە یعنی زۆر نییە تۆ توانی ئەم مناڵان بخیتە بەر خوێندن بەڵام پۆلی تایبەتیان ئەوێ ئەوانەی کە مشکلەی کرۆمۆسۆما دۆکو داون ئەو جۆرە مناڵانە ئەو مناڵانی کە کێشەی جەستەییان هەیە بە جۆرە کەمەندامن هەشە کێشەی جەستەیی و عەقلیشی هەیە جۆرەکانی پۆلەکانی پەروەردەی تایبەتیش جیاوازە بە پێی جۆری ئەم کەمەندامیان بە پێی جۆری پێویستی مناڵەکە جیاوازە تۆ پۆل هەیە ئەکرێ و مناڵە هەر لەگەڵ مناڵی ئاساییە بێ بەڵام لە پۆلەکە مامۆستای زیادە دانی بۆی کۆنتترۆلی پۆلەکەت بۆ بکە ئێستا لە عالەمە لە جیهانە زیاتر برەو بەم جۆرە ئەدرێ بۆی ئەو مناڵانت لە جانەکرێنەوە لە کۆمەلگە هەم لە ڕووی دەرونیە هەم لە ڕووی ڕەفتارەوە جیاواز نەبن تێکەڵبن لەگەڵ کۆمەلگەیە بەڵام بە جۆرێک کۆنتترۆلی ڕەفتارەکانیشیان بکرێت جۆرێکی کە لە پۆلەکانەوەیە کە هەر لە مەکتەبێکی ئاسایی تۆ بۆ پۆلێکی 12 پۆلی مەکتەبێکی 12 پۆلی هەیە پۆلێک تایبەتێکرێ بەم مناڵانە 5 مناڵە 6 مناڵە لەو مەکتەبەیە کە ئاسایی نییە ڕەفتارەکانی لە چاو مناڵی ترا جیانەکەن و مامۆسای تایبەتیان بۆ دایانێن جۆرێکی کە هەیە هەر مەکتەبەکە بە گشتی تایبەتە ئەوەی تر بۆوانەی کە پێویستیەکەیان زۆر زیایە تۆ لە مەکتەبی ئاساییان ناتوانانی کۆنتترۆلیان بکەیت ئێستا لە جیهانە بەم جۆرە پۆلێن کراوە پۆلەکانی تایبەت چۆن بزانین مناڵێک پێویستی بە پەروەردەی تایبەتە وەکوتم ئەوانەی بۆن مناڵێکت هەیە تۆ لە پۆلە مامۆستا هەستەکە پۆل تێکەیە فرەجوڵەیە سەرنجی زۆر نییە لە چاو مناڵانی ترە ئەوە یەکێکن لەو مناڵانەی کە پێویستیانە پێویستان بە پەروەردەی تایبەت هەر وەکو خۆش دەزانی بەشێکی زۆری چارەسەرەکەی پەروەردەی تایبەتە تۆ گەر وەکو دکتۆرە مناڵە ئەبینی نەخۆشیەکەی دیاری ئەەکەی کە ئەم جۆرە نەخۆشیەیە هەنێ جار بە دوای هۆکاریشە ئەگەڕێ ئەگەر هۆکارەکانە دۆزیتەوە هەوڵی چارەسەری بکەیت بەڵام نیستەرێکی چارەسەر لە مناڵانەیە پۆلەکانی پەروەردەی تایبەتە بۆ ئەو حاڵەتە وەکو مەرحەلەیەک تێپەڕێن و دوایی بە جۆرێک لە جۆرەکان لەوانەیە لە ساسە ئاسایی نەبنەوە بەس توان لە کۆمەلگە بژین ئەتوان مەرحەلەکانی خوێندن ببڕن لەوانەیە ئاستی ئەکادمی بەرز نەبڕن بەڵام ئەتوانن بە شێوەیەکی ئاسایی بژین وەکو خەڵکیکە بەڵام ئەگەر بێت و ئەمانە ینی لە مەکتەب دا ببڕێن لە قۆناغەکانی ژیان دا ببڕێن دوایی زۆرترین
کێشەکانی کۆمەلگام جۆرە مناڵانە ئیکەن. یەکێکیکە لەوانە ئەوانەی وەکوتم نیشانەی نەخۆشی ئۆتیزمیان هەیە یان ئۆتیزمن ئەوانە لەوانن کە پێویستیان بە پەروەردەی تایبەتە ئەوانەی کە بیرکۆڵن بەو جۆرە مناڵانی کە جۆرێک لە جۆرەکان پێویستیەکیان هەیە پێویستیان پۆلی تایبەتە. با باسی ئەو بکەین جار هەیە دایکەکە یا باوکەکە دێن لە ئەم مناڵە 3 ساڵە هەر لە پۆلی یەک هێشتۆمانەتەوە کە داخلی قوتابخانە کراوە هیچی تازە فێر نەبووە. ئەمە کاری قوتابخانە و مامۆستاکانە کە بڕیار بدەن ئەم حاڵەتە پێویست بە پزیشکەکە یاخود تەنها دایک باوکەکان وەکو ڕۆشنبیریەکە بێ هەیان بێکە گەر مناڵێک لە پۆلی یەکی سەرەتایی نەیتوانی و قۆناغە بڕێتر ئەوە پێویستەکە پزیشک ببینێ بۆی کە دەستنیشانی حاڵەتەکە خۆی بەتاکی دکتۆر ئێستا لە ئاستی جیهانە تایبەت هەبێت لە وڵاتانی پێشکەوتووە هەوڵێن زووتریش لە مەکتەب ئەو حاڵەتە کە ئەگەر هەبێت دیاری بکرێ و حاڵەتە مناڵەکە گەر توانای کەمترە لە مناڵانیت لەبەر هەر هۆکارێک دیاری بکرێت چکە هەتا زووتر ئیشی لەسەرکەی تۆنە لە کۆتاییە نەتیجەت باشترە بێ. دیاریکردنی ئەم مناڵانە ئەبێ دکتۆر بەتاکی دکتۆر بیان بینە دکتۆر بڕیار با لەسەر و حاڵەتی کە هەیەە ئایا هەمە هۆکارێکە وای کردو مناڵەوا بێت لەوانەیە جاریوا خۆمان ئەزانی نەقسی مادەیەک لە جسما لەوانەیە لە مناڵک کە توانای زیرێکی کەم بێ تۆ بەتاکی دەبێت یەکەم شت دکتۆر قەرار لەسەر ئەو شتەبە ئەوە باکە ئەم مناڵە چیم حاڵەتی چییە دوای ئەوە ئەبێت بەکو بڵی پەیوەندێکی وا لە بینی سەحە و پەروەردەیان بەری تەندروستی و پەروەردەیە هەبێ کە قەراری تەواو دروست بن لەسەر ئەم جۆرە مناڵانە نەک مامۆستایەک بە مەزاجی خۆی بڵێ مناڵە بانێتەوە بۆ مەکتەب یعنی ئەو حاڵەتانش هەیە ئێستا لە کۆمەلگەیەمە هەیە مناڵ هەیە من لە قەڵازە مناڵ لە لامە 9 ساڵە لە مەکتەب وەرنەگیراوە تەمەنی 9 ساڵە مامۆستا لە مەکتەب وەری ناگرێت دایکی وڵای هەموو ساڵێک بردوومە دوای ماوەیە بانیان کردوم و توانم مناڵەت بە کەڵکی مەکتەب نایە چه قەراری ئەمە یا مامۆستاکەیە ئەی کێ تۆ نەچوویتە لای هیچ کەسێک دیفاع لە حەقیە مناڵە بکەی ئەڵە چوومەتە چەند شوێن کەس جوابی ناومەتەوە بە پێ یاساژ بە هیچ کەسێک مافیەوەی نە کەس لە خوێندن بێ بەش بکات چکە وەکو ئەشزانین لە ڕووی زانستیشەوە ئەمە قۆناغی گەشەکردنە تۆ مناڵە کە دا ئەبڕی لە مەکتەب دوای مشکلەی بۆ دروستەکەی قۆناغەکان لەگەڵ هاوتەمەنەکانی خوا تێ ناپەڕێنی کێشەی بۆ دروستە بێ هەر بە نسبەتەوەشەوە کە ئەڵێ بەپێی زانست ئەو مناڵە یعنیمە پەروەردە و فێرکردنە پەروەردەکەیمە پێش فێرکردنەکەیە ئەو مناڵە بە قۆناغەکان ببڕێ فێرکردنی دوایی ئەو مناڵانی کە توانای فێربوونیان کەمە ئەکرێ بە زیاد دەرسیان بۆ دانڕێ ئەو دەرسانش کە دانڕێ بە زیاتر دەرسەکان تەرفیهی بن نەک تۆ بیبێتە پۆلێکی وشکەوە داینیت و بەتەما بە فێر بێ نابێت تەرفیهی بێ بۆ مناڵەکە. باسی فرەجوڵەیت کرد ئەکرێ هەر مناڵێک فرەجوڵە بێتر ئێمە لە قوتابخانەیەکی ئاسایی دەری بکەین و ببینە قوتابخانەیەکی یاخود فرەجوڵەیی ئەکرێت چارەسەر بکرێ و لەژێر چاودێری پزیشکا بێت بۆی کە هێور بێتەوە وەک پێم وتی یان ئەمە یەکەم جارە بێت پزیشک ببینێ پزیشک قەرار با کەس هۆکاری ئەمە ئایا هۆکارێکێک کوچکەوە پێم وتی لەوانەیە نەخۆشیەک بێ لەوانەیە کەمی مادەیەک بێ لە جسمی ئەوای لێ کردووە دوای کە دکتۆر قەراری یا نەخۆشیەکەی دیاری کرد کە ئەو نەخۆشیە و چارەسەرەکەشی ئەوەیە کە لە پۆلەکانان و لەگەڵ مناڵی هاوتەمەنی خۆیان بێ ئەو کاتە لەم کاتەیە ئەرکی پەروەردە ئەوەیە پۆلی تایبەت بۆ ئەمانە دابین کە وەکو وتم بەپێی ڕێژەکەی لە جۆرە پۆلێک دایانێ بەس ئەبێمانە لە پۆلی تایبەت بن دابڕانیان لە خوێندن حاڵەتەکەیان خراپتر ئەکا بەشێکی گەورە لە چارەسەرەکەیان پۆلە تایبەتەکانە وەکو سپۆرێکی بەڕێزە تا چەند ئاگاداری کە ئەم پەروەردە تایبەتە لە کوردستان گرنگی پێدراوە یاخود قوتابخانە هەیە کە بۆ ئەم حاڵەتانە جاکرابێتەوە یاخود هەندێک قوتابخانە هەند کە پۆلی تایبەتیان هەبێت ئەوەنەی من ئاگام لێبێ من ئێستا ئەوەنەی کە ئاگادارم لەو ناوچی کە دەوامەکە من لە ڕانی و قەڵازێ دەوامەکە منتقی ڕاپەڕین لەوێ ئەمساڵ هەوڵێکمان نایانی هەستمە کرد هەنێک مناڵ هەیە لە خوێندن دابڕاون یان دایکی بۆ منە دایک باوکێڵە بردوومە لە مەکتەب وەرنەگیراوە مامۆستا وتوتی بە ئەمە بە کەڵکی مەکتەب نایە منیش هەوڵێکم ماوتم لەگەڵ تەندروستیا هەوڵێکی ئەوە بین کە لەگەڵ پەروەردەیە تەنسیقێکمان هەبێت و ئەم جۆرە مناڵانە دکتۆر قەرار لەسەر حاڵەتەکەیان بە بەس بەڕاستی هەوڵەکەم ئەمە من خۆم ینی بۆکو تەندروستی هەوڵی جدیمان ناوە بەس پەروەردەوەکو پێویست نایە بەدەم داواکاریەکانەوە کەم تا زۆر لە شوێنێک پۆلێک کراوەتەوە لە شوێنە قوتابخانەیە کراوەتەوە بەس مناڵێکی زۆر هەیە کە بێبەشن لەو پۆلانە و کەسیش ئاگای لیان نییە
وەک پێم وتی ئەو نمونەم پێوتی سەر لە قەڵازە دایکی لە نازانبی بەمەکیۆ تەمەنی 9 ساڵە وەش نییە کەمێ بیرکۆڵێکی کەمی هەیە کەواتە چارەسەر چییە چی بکرێت؟ چارەسەر ئەرکی سەرەکی لەسەر وزارەتی پەروەردەیە وزارەتی پەروەردە لەسەری واجبە کە ئەم جۆرە مناڵانەوەکو پێم وتی بەهۆی گۆڕانی ژنگەی دەوروبەرمان و بەهۆی زۆر بەکارهێنانی مۆبایل و ئەوشتان کە لە دەوروبەرمان ڕۆژ بە ڕۆژ ڕێژێ و مناڵانەی کە پێویستیان بە پۆلەکانی پەروەردەی تایبەتە زیادەکە ئەبێ بیرێ لەم حاڵەتە بکاتەوە نەک جوابی مناڵ کا بڵێ مەیهێنەرەوە کە نەیهێنێتەوە چی لێ بکە ئەرکی سەرەکی لەسەر وزارەتی پەروەردەیە و وزارەتی تەندروستیش بە حکمی ئەوەی ئەم حاڵەتە تۆ کە مناڵێک لە خوێندندا ئەبڕێ کاریگەری لەسەر تەندروستی کۆمەڵگایە بێ یعنی شتێک پەیوەندی بە تەندروستی گشتیەوە هەیە ئەمانە لە داهاتووە بن بە بارگرانیەک لەسەر کۆمەڵگا ئەبێت تەندروستیش لەسەر ئەم مۆزوعە بۆستانی هەبێ پەروەردەش هەبێ هەوڵی خۆی بە ژمارەی پۆلەکان مەکتەبەکان بۆ ئەم جۆرە قوتابیانە کە ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیاد بوون زیاد بکە نەک قوتابی جواب کا بڵێ تر مێرەوە بۆ مەکتەب کۆتا پرسیارمەوەی دەستنیشانکردنی ڕێژەی زیرەکی مناڵ فرە جوڵەیی مناڵ کەمی توانە و تەرکیزی مناڵ کاری چه پسپۆڕێک واللهی لە ئێستەیە من بڵین لە کوردستان بڵێ ئیشکردن لەو بوارەیە زۆر زەعیفە بەس لە بەپێی ئەو داتا و بەپێی ئەو زانستەی کە ئێمە خوێنومانەوە ئێستا لە عالەما هەیە بە ڕێژەیەک بە دەرەجە یەکەم دکتۆری مناڵان یەکەم کەس ئەم جۆرە مناڵانە ئەبینێت و تەشخیص دیاری نەخۆشیەکان دیاریەکە حاڵەتەکەیان دیاری ئەکا لە دوایی یا بۆ نمونە تۆ نەخۆشێکت هەیە دیارەکە کەمە ئۆتیزمە یان ئەینێریت بە تیمۆرکین ئیشی لەسەر ئەەکەی دکتۆری نەفسیشت ئەبێ لەگەڵ بێ ئەوانژە بە قەرار لەگەڵت بن بەڵام وەکو ئەوەی کە یەکەم جار بە تایبەت وەکوتم لە سەرەتای گەشەکردنەوە تۆگەل لەگەڵ مناڵەکە یابی بە شێوەیەکی تایبەت ئیشی دکتۆری مناڵانە ئیسە لێرە ئەو بەشانە نییە بەس لە وڵاتانی پێشکەوتوو ئەو بەشە تایبەتانە هەن تۆ بێت لەگەڵ مناڵە تەعاملێکی باشت کرد بێ ئیشێکی باشت لەگەڵ مناڵ کرد بە ئەنجا بچیتە ئەو پسپۆڕیانە ئومێدەواری دوای پرۆگرامە ئەوانەی کە بەرپرسن پەروەردە و لە تەندروستیش گرنگی زیاتر بە بابەتی پەروەردەی تایبەتن بۆ ئومێدن کە هەموو مناڵێک توانایی ئەوەی هەبێ کە جێکی بۆ دیاری بکرێتە فێری خوێندن بە بەپێی ئاسی زیرەکی خۆ سپاس بۆ زۆر سپاس منیش هیوادارم کە حکوومەت لێرەوە گوێمان لێ بگرێت پەروەردە لێرەوە گوێمان لێ بگرێت چکە بەڕاستیەوە کێشەیە کە بێ بیری لێ بکرێتەوە زۆر سپاس دکتۆر گیان بژیت سەلامەتی بۆ مولایەتان خواتان بەگەڵ